جیهان بە کوردی نادوێت پەیامەکە وا ناڵێ لەبەرەوەی زۆر بە بچووکی نووسراوە پێشانگای نێودەوڵ بە زۆر بە گەورەی بەعرە جیهان بە عەرەبیە دوێ لێرە مامۆستاجان بەخێر بن کۆتا بەرهەمتان مێژووی بزرو لە جەردراوەی کورد بۆچی پێتان وا بوو گرنگە بارد زمانی ئینگلیزی و کوردی بڵاوی بکەنەوە باسێکی ئەوڵاو وڵی لەبەرەوەی لە ڕاستیە تۆم ڕۆ بگەڕی بە دوای کووردا لە جیهانە یعنی پەرتوشێ نییە وەڵامە باتەوە کوچێ ینی من دوێنێ کابراژی لەسەر تویتەر خەڵکی جیاوازی ئەتەوەی جیاوازێت کابراای ئیسرائیلی من ئەمێت شوێنێ وەڵامم دەستکرد ینی وەڵامێک نییە ینی بۆ من ینی ئەگەر پرسیارەکە دەوەی بۆ بە ئەنگلیزیش بوو بۆ ئەوەیە کە ئێمە لە دەرەوە قسەمان نییە ینی بۆ خۆمان قساکەین وەڵ هی خۆشمان هێشتا زۆری ئەوێ بیکەین بەڵام زۆر گرنگە لە دەرەوە بڵین کورچێ وەلای خۆشمان هێشتا ینی زۆر یەکلا نەبوویتەوە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بە تایبەتی لەم سەردەمی ژیری دەستکردا زانیاریمان نەبێت لەسەر خۆمان بۆی خەڵکی شتێ بگاچین پێتان وایە بەرهەمەکانتان لەلایەن خەڵکەوە چۆنی پێشوازی دەکرێت بە دڵخانە وەڵاهی لە عاسی کوردستان و جیهانیش ینی پێشوازی زۆری لێکراوە بەڵام لەبەری تیۆری زۆر نوێی تایە ینی لەسەر مێژوو بۆ نمونە لە مادەکانتەوێ لە سۆمەریەکانتەوێ ئەمانە هەمووی ڕوانگەی نوێیە ینی ئەیا لە پایەکانی تێگەیشتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەرەوە کاتیەوێت تا خەڵک بۆی ئاسان بێ قوبوڵی بکە بەڵام ینی دیبیتی دروست کردووە کەشتێ دیبیتی دروست کردواتە ینی بابەتی تایە ینی لە ئاسی کوردستان و لە دەرەوەش دیبیتی دروستوە خەڵکی دەرەوە ئاگادارن بەڵام وردە کاتیەوێت تا ئەم پایانە بلەرزێنی ئاسان نییە چون خەڵک ڕاهاتووە دەقی گرتووە لەسەر هەندێ بۆچوون ئاسان نییە پێتان وایە چ بەشێکی مێژوو کورد شێوێنراوە منیش پرسیارەگەڵم کام بەشەی نەفی شێوێنراوە ڕاستیان مێژووی کورد بە تەواوی شێوێنراوە کە تۆ لە بناغەوە نەزانی چین ئەمە لە بناغەوە حقایەتێکی ئەوروپی هاتوونەتە ئەم ناوچەیە ئاری و ئەم ئێرانی و ئەمە سەپێنراوە بەسەر ئێمەش قوبوڵمان کردووە لە دوو لای ڕاهەندەوەمە هەڵەیە یەکەم نابێ خەڵک بە تۆ بڵێ تۆ چی ئەبێت تۆ ئەبێت چێکی ناوەچی بێ ینی لە هەناری خۆمانەوە ئێمە بڵێ چین نەک خەڵکێ لە دەرەوە پێمان ئێمە قوبوڵمان کردووە هەڵک دەرەوە پێمان دوو حقایەت ئاری خۆی ئەفسانەیە بەڵام ئەوە 100 ساڵە و هەتاوەکو ئێستا لە خوێندنگە و شتیشە حقایەتی ئاریە گێڕینەوە حقایەت ینی بۆ یەڵم حقایەت لەبەرەوەی لە چەندین پەرتووک هەیە ناو نیشانەکەی لە ئەفسانی ئاری ئێمە لەسەر ئەفسانەیەکی نازانستی بە زانست وەرمان گرتووە جاوێ بە تەواوی ینی مێخۆی مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشەی زۆرە لەبەرەوەی لە دەرەوە نووسران بەڵام کورد بە تایبەت لەبەری وڵاتەکەی بەشکراوە ئەو مێژووی بۆی نووسراوە ڕێنگانەوەی ئەو هەلومەرجە سیاسیە کە دابەشکراوی تۆ لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستانی لە مێژووەکەشانی لەبەرەوە کێشەیەکی بنەڕەتی و گەورەی هەیە بۆیە ئەبێ زۆر بە وردی ئیش ینی ئاگادار بین چۆنیشی تیا پێتان وایە لە چۆوە ئیش بکرێت بەوەی ئەم هەڵات تێگەیشتە ڕاست بکرێتەوە هەڵی خۆڕاست وڵاهی ینی من ناتوانم بۆ هەموو لایەنی کۆمەلگا ینی پێشنیار بکەم بەڵام من لە بەشی مێژوو بۆ نمونە ئەڵم ئەبێت زۆر گرنگە ئێمە دیبیت دروستکەین بزانین ینی ئێمە بێت تێبگەین خۆمان چین بورەتە ڕێنی لێ ئێمە بزانین خۆمان چین و ئەو خۆیە بێتە کایەوە بەڵام ئێمە زۆر گرنگە لە پرۆسەی داگیرکاری تێگەین داگیرکاری خەڵک وازانێ یەکێت خاکەگرێ و ئەڕوا ڕاستیە داگیرکاری هزری ینی ئێستا ئێمە ئەمڕۆ لێرە بووین لەم پێشاگایە ناوی من نووسراوە ضەیف من ضەیف نیم من میوانم تێگەی ینی جاریوا هەیە ئەمانە داگیرکاریە بە خۆمان نازانین لە هەموو بوارێکا دەنگان لەبەرەوە بێت لە هەموو شوێنەکە ئەمە وشار بین هەڵوەشانەوەی لی تێ بگەین بۆی هەڵی وەشێنینەوە چکە ئێمە لە ژێر و کاریگەریە سیاسە دەکەین ژێر و کاریگەریە گفتوگۆکەین لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ئەو داگیرکاری هەزری هەڵوەشێنینەوە بۆی مرۆڤێکی ئازاد بین لە پەیوەندیمان لەگەڵ نەتەوە ئێمە چینە بەخا حەزەکەین بڵێن کووا مافەکانی کورد ئێبابەت تۆ کورد خۆی بەخای حکومەکە نێتوانی خۆی مافی فەرزکە چاوەڕێ بوو داواکە لە خەڵک چکە بۆ لە هەزرا کورد بۆ بە داگیرکراوە ئێشتا ینی جڵەوی چارەنووسی خۆی وەرنەگرتەوە لە ڕووی هزریەوە ئێشتا داگیرکراوە لەبەرەوە زۆر گرنگە لە هەموو بوارێکە کارکرێ بۆ ڕزگاربوون لەو هزرە داگیرکراوی زۆر باشە مادام باسی پێشانگامان کردەمەوێت هەڵسەنگاندنێک بۆ دروشمی پێشانگا بکەن بەلای ئەوە دروشمەکە چۆنە جیهان بە کوردی دەدوێت
والله من کەسێ نیم هەر بڵێم دەستان خۆش بێ ئەو هەموو کەسێتوانێ بیکا من بەڕەخنە دەست پێکەم چکە جیهان بە کوردی نادوێت پەیامەکە وا ناڵێ لەبەرەوەی زۆر بە بچووکی نووسراوە پێشانگای نێودەوڵ بە زۆر بە گەورەی بەعرە جیهان بە عەرەبیە دوێ لێرە من ناوم لێرە بە عەرەبی نووسراوە من بە زمانی عەرەبی پێشکەشکراوم لەسەر شاشەکە کوردی نییە لەبەرەوە ئەبێ واز لەم قسە زلانە بێنین قسەی زلی جیهان بە کوردیە دوێ کە چی جیهان بە عەرەبیە دوێ هیوام وایە قسەیە نەبڕن هیوام ینی زۆر گرنگە نەیبڕن چکە ئەمە بۆنی من کەسێکی بێلایەن لە دەروی هەموو حیزب و شتێک قسان بەڵام زۆر گرنگە ئێمە هەر نەڵین دەستخۆش کەس سوودی پێ ناگات ئەم پەیامی من ئەگەر بگات ساڵی تر چاک یانیەکێکی تر گوێی لێگەر بەرەوە تکای هیوام وایە قسانەی من نەبڕن زۆر گرنگە ناکرێ من لەسەر شاشێکی کوردی بم لە شارێکی کوردیا بە ضیف دابڕین کە ضیفیانی میوان بە کوردی من ناوم سۆران حەمەڕەژە نووسراوە سووران حەمرش من سووران حەمەڕژ نیە من کەواتە من ناسامم لێسەر لێ لەسەر پێشانگایەکی کوردی کە ئێوە بە کوردی بدوێ من بە کوردی نادوێ یعنی من سێرەکەی چۆن ینی من کوردەتیەکەم تێگەیرێ لە بێەوەی بەخۆم بزانم برۆ زۆر گرنگە یعنی ئەم پێشانگایە من لە تەمانەمە هەمووی نییە با من ئەمە دەرفەتێکی باشە خەڵکی جیاواز لە جیهانەوە یەکە بینێ من ئەمڕۆ چەندین کەسم بینیوە ئاڵوگۆڕی بۆ چوونمان کردووە ئەمە لایەنە پۆزیتیڤە بەڵام من لایەنە نەگەتیڤەکەشی ئەوەی کە ئەبێم شوێنە کوردێنرێ ئەبێ کورد من ناکبێ لەگەڵ ستافێکە من مەجبورم بە عەرەبی قسە بکەم لە شوێنێکی کوردیە بێوە بگۆڕێ بێ ئەو ستافی بێ ئەگەر کوردی نازانێ وەری مەگرن چکە ئەم شوێنە کوردیە با ستافی عەرەبیشمانە بێ ئەمە دژی هیچ نەتەوەیین من چەندین هاوڕێی عەرەبمە واوەری مەگرن کە من با ستاف ئینگلیزیش بزانێ فارسی بزانێ بەڵام نابێ من مەجبور بم لە هەموو شوێنێ لە پێشانگایەکی کوردیا بە عەرەبی قسە ئەبێوە ئەو خاڵە گرنگم سەرڕایەوە ئەمە دەرفەتێکی زۆر گرنگە بەردەوامبوونی کارێکی زۆر باشە نیم خەڵک لە جیهانەوە دەستگای جیاواز لێرە اینجا خەڵکی جیاواز لێرەوە وە جیسا ینی بە فەرهەنگکردنیەوەی کە هەرتوت نەمردو ینی وا سۆشیال میدیا خەریکە کۆنتڕۆلی ژیانمانەکە بەڵام شتێکی تریشەیە کە پەرتوو گەشتا ئەو زیینوێتی بێڵنەوە بەو شێوە گەورەیە ئەوە کارێکی مەسن